بیرانی بەڕێز خۆشەویست لە ئەڵقەیەکی تری بەرنامەی بە بوێری تیشک دەخینە سەر نەخوێندەواری پەیامبەری ئیسلام وەک موعجزەیەکی قورئانی کە لە لای هەندێک توێژەر و ڕخنەگرانەوە وەک موعجزە سیر ناکرێت و بەڵکو بە حاڵەتێکی ئاسایی وەسفی دەکەن کە لە بەرامبەریشدا مامۆستا و زانایانی ئاینی بە پێچەوانەوە بۆ گفتوگۆکردنیش دەربارەی ئەم تەوەرەیە میوانداری بەڕێز دکتۆر عەبدولەتیفمان کردووە. بەخێربێ کاک دکتۆر بۆستە دەکەم. کاک دکتۆر ئەگەر لەوە دەست پێ بکەین بڵێن زۆر جار ئێمە لە ئەڵقەکانی پێشووتریشدا کاتێک باس لە قورئانی پیرۆز دەکەین، کاتێک باس لەو موعجزانە دەکەین کە لە قورئانی پیرۆز دەهاتووە، هەمیشە لەلایەن مامۆستایانی ئاینی وەڵا لەلایەن خەڵکی ئاساییشەوە نەخوێندەواری پێغەمبەری ئیسلام بە موعجزەیەک وەسف دەکەن، ئەڵێن کەسێک کە هیچ خوێندەواری نەبووبێ و هیچ کتێبێکی نەخوێندبێتەوە چۆن ئەتوانێت ئەم ئاەتە بەهێزانی کە لە قورئاندان لە ڕووی بەلاغەت و لە ڕووی زانستیەوە بە ئێمە بڵێت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سەرەتا هەروەکو فەرموود ڕاستە لە ئەسڵدا بۆ هەموو کەسێک خوێندەواری مای شانازی و فەخرە، خوێندەواری صفەتێکی بەرزە لە ئینساندا هەبێت نەک نەخوێندەواری و بگرە نەخوێندەواری عیبیشە بۆ تێگڕای خەڵک. بەڵام لە خودی پێغەمبەری خوادا عليه الصلاة والسلام هاوچێشەکە بە پێچەوانەوەیە لەبەر حکمەتێک. ئەگەر پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کەسێکی خوێندەوار بووایە، کەسێکی شاعیر بووایە، ئەدیب و نووسەر بووایە، ئەو کاتە ئیدعای ئەوەی بۆ دەکرا کە گوایە بەهۆی سەقافەتی ئەدەبی و ڕۆشنبیری نووسین و ئەدەبیەتی خۆی و شعری خۆی توانیوێتی شتێک ڕێک خاو ناوی بنێ قورئان و بیداتە پاڵ خوای پەروەردگار. هەڵبەتە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام خوێندەواریشی نەبوو کە قوڕەیشەکان چاک خۆیان دەیانزانی و دەیانناسی کە کەسێکی نەخوێندەوارە، لەگەڵ ئەوەشدا ئەم یەقولون افتەراه دەیانوت محەممەد عليه الصلاة والسلام خۆی ئەو شتەی داهێناوە و بۆتانێکە بەناوخواوە دەیکا و دەنا هی خوای گەورە نییە، دەیانوت قەولی بەشەرە. دەی ئەگەر هاتبە و خوێندەواری هەبوایە ئەو کاتە زیاتر ئەو توهمەتە تەسیری لە خەڵکانێک دەکرد و قەناعەتی بە کەسانێکی وا دەکرد کە بڵێن فعلەن بۆی هەیە کەسێک کە خۆی لە ئەسڵدا نووسەرە، کەسێکی شاعیرە، کەسێکی وایە کە لە ئەدەبیات داشتی هەیە، ئەگەر بێت و ئاوە ئەو سیفەتەی تێدا بووە ئەو کاتە زیاتر تەسیر لەسەر خەڵکێک دەکرا کە نەفام و ناتێگەیشتون قەناعەتیان بۆ دەکرد کە فعلەن لەوانەیە ئەو یەکێک بێ لە بەرهەمەکانی خۆی، یەکێکە لە نووسراوەکانی خۆی دایناوە ئەو قورئانە. بەڵێ حکمەتەکە لێرەدا ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام هەرچەندە خۆی نەخوێندەواریش بووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا وەکو فەرموود ئەم هەموو قورئانە مەزنە، ئەم هەموو ئاەتانە بەبێ ئەوەی چووکە ئینسان دائیمەن کە سیر کات بۆ ئەوەی شتێک لەبەرکەیت دەبێت هەوڵ دەی بینوسیتەوە، ئەو جارە بیخوێنیتەوە چەند جارێک و دوای مڕاجعی بکەیتەوە بچیتەوە سەری بۆ ئەوەی لەبەری کەیت و لە بیریشت نەچێ. بەڵام تەماشا دەکەین خوای پەروەردگار فەرموویەتی سەنوقریئوکە فەلا تەنسا، ئێمە بۆ دەخوێنەوە و لە بیریشت لە بیرت ناچێتەوە و لەبەری دەکەیت. ئەم هەموو قورئانە ئەم هەموو ئاەتانە بەبێ ئەوەی بینوسێتەوە بەبێ ئەوەی تەردیدی بکاتەوە لەسەر وەرەقەیەک نووسراوێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لەبەری کردووە کە نەخوێندەوارێکی بووە. هەڵبەتە لەبەرکردنی شتێک بۆ کەسێکی خوێندەوار کە بینوسێتەوە ئاسانترە وە کەسێک کە نەخوێندەوار بێ، کەواتە لە خودی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵاتو وسەلام کە ئەو پەیامە مەزنەی بۆ هاتووە نەخوێندەوارێتی لەودا صیفەتی کەمالە بۆ چونکەوە نەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام علم و زانستی نەبێت، علم و زانستی هەبوو کە قورئانە و ئەو قورئانەشی کە لەبەر کردووە خوای پەروەردگار پێی لەبەر کردووە و دووبارەی کردوتەوە خۆی لە حفظی خۆیدا، کەواتە بۆ شخصی ئەو نەخوێندەوارێتی دەرگایەکی شوبهە و گوماندا دەخات، ئەویش ئەوەیە گومان ببرێت کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەو قورئانە لە خۆیەتی. کەسێکی نەخوێندەوار بتوانێت ئەو هەموو ئاەتانە کە ئیعجازی بەلاغی تێدایە، ئیعجازی لوغەوی تێدایە، ئیعجازی طبی تێدایە، کەونی تێدایە، ئەنواع ئیعجازی تێدایە، ئەنواع ئەخباری تێدایە، ڕابردوو داهاتوو، کەسێکی نەخوێندەوار بتوانێت ئەو شتانە بێنێ، هەڵبەتە ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە لە خۆیەوە نییە. وەکو خوای گەورە لە قورئان دەفەرمێ هو الذي بعث في الأميين رسولا منهم، لە ئومییندا نەخوێندەوارەکاندا پێغەمبەرێکی لە خۆیان ناردە خوارە وەکو خۆی نەخوێندەوارە، الرسول النبي الأمي کە نەخوێندەوار بوو يتلو عليهم آياته، آيات القرآن بۆ دەخوێنەوە ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. خەڵک لە گومڕاییدا بوو
پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام نەخوێندەوارێک خی گەورە قورئانی بۆ نات کەواتە حکمەتەکە لەوەدایە کە سەیری شخصی پێغەمبەر ناکرێت عەلەیهی سڵاو وسەلام بەڵکو سەیری ئەو پەیامە دەکرێت کە پێی هاتووە بۆ شخصیەکی ئەعتیادی وتمان خوێندەوارێتی صیفەتی مەدح و کەمال و چاکەیە بەڵام بۆ شخصی ئەو بۆ ئەوەی دەرگای ئەو شوبهە و گومانە بگرێت چکە خی پەروەردگار دەیەوێت هیدایەتی خەڵکدا ناوێت دەرگایەکیان بۆ بکرێتەوە کە تووشی گومان و سەر لە شێواوی ببن بەڵام هەموو ئەم ئاەتانی کە لە قورئانی پیرۆز داهاتوون ینی نەتەوەی عەرەب هەمووی نەخوێندەوار بووە ینی بەدەگمەن ئەو کەسانە هەبووینە کە زانیویانە بنووسن یا زانیوە بخوێنەوە بەڵام بە شێوەیەکی عام بە شێوەیەکی ینی باڵ بەگشتی یعنی نەتەوەی عەرەب هەمووی نەخوێندەوار بووە ئەڵێن ئەگەر لە ناو نەتەوەیەکی خوێندەواردا کەسێکی نەخوێندەوار بێت ئەم قسانە بکە بڵێ مۆجیزەیە بەڵام لە ناو هەموو ئەوانەی کە نەخوێندەوارن و ینی پێغەمبەریش درود خوای لەسەر بێ ئەویش هەر نەخوێندەوارە معجزەکە لەکوێدا ئەمە ئەڵێن مۆجیزەکە لەکوێدا ئینجا ئەڵێن لە زەمەنی با بڵێن عەرەب لە سەردەمی جاهیلیشدا یعنی نووسینیان نەبووە یاخود کتابێکیان نەبووە و جوولەکەکانیش و غێرە برندینی ئیسلامی یا غێرە نەتەوەی عەرەبیش کتابیان هەبووە مەسەڵەن تەوراتە ئەمە ئینجیلە یا هەر کتێبێکی تری سەماویە هەمیشە گاڵتەیان بە نەتەوەی عەرەب کردووە لەوەی کە ئەوان نەخوێندەوارن و کتابێکیان نییە و بۆیەشە ئەڵێن پێغەمبەر درود خوای لەسەر بێ بۆ وەڵامدانەوەی ئەوە هاتووە ئەم قسانەی کردووە بە ناوی خودای گەورەوە و هەموو ئەم ئاەتانش ئەڵێن هەڵقوڵاوی سەردەمی و زەمەنی ئەون تعبیر لە با بڵێن سیفات و عرف و عادات و تەقالیدی ئەو سەردەمەی عەرەب دەکەن تعبیر لەم کێشانە دەکەن کە لە نێوانی مرۆڤەکاندا هەبووینە ینی ئەڵێن ئەجازیبوونی لەکوێدا دەبێت لەو کاتەیە زۆر باش سێ ئیشارەتت بۆ سێ خاڵ کرد خاڵی یەکەمیان ئەوەیە کە ئیعجاز لە چیدا هەبێ لە کاتێکدا کە ئەو قەومەی ئەو لە ناویاندا بوو هەمویان نەخوێندەوار بوون ئەگەر بۆ قەومێک هاتبا خوێندەوار بوونایە ئەو کاتە دەمانوت بەڵێ نەخوێندەوارێک لە ناو کۆمەڵی خوێندەواردا بەڵێ معجیزەیە وایە بەڵێ هیچ ینی ئاماژە بەو ئەدەن دەڵێن هیچ ئاەتێکش نییە ئەمە ئاماژە بەمەبدا نە ئەوە دێنە سەر ئاەت هەیەیان نییە بەڵام لەگەڵ ئەوەدا من وا لە تو حاڵی بووم باسی ئەوەت کرد کە نەخوێندەوارێتیەکەی ئەگەر هاتپا و لەناوڵی خوێندەوار ئەو کاتە دەبوو بە معجززیان نەدەبوو بڵێ دەبوو نە ینی ئەم کاتە ئەوانی کە ڕخنە ئەگرین ئەو کاتە بڵێ بڵێن ڕخنەی ئەوانم بۆ نەقڵ دەکەی جوابی ئەوانیشم دەوە بڵێ ڕخنەکە ئەوەیە لە ناو قۆمێکی نەخوێندەواردا بۆیە معجززێنی ئەی کە لە ناو قۆمێکی خوێندەواردا بووە هەڵبەتەوە جوابەکەیان چییە دەبوو بە معجززیان نا دەبوو خی پەروەردگار دەفەرمێ قول یا ئەیها الناس إني رسول الله إليكم جميعا ئەی خەڵچینە من نێراوی خی پەروەردگارم بۆ ئێوە ئەی خەڵچینە هەر هەمووتان نەک تەنها بۆ عەرەب نەک تەنها بۆ عشیرەتی قوڕیش کە لە مەکە هەیە یا بۆ چەند عشیرەتێک هۆزێک و تیرەیەکی عەرەبی کە لە دەوروبەری شاری مەکەدا هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ڕەسوولی خوایە بۆ ئەو وڵاتە پێشکەوتوانەی ئەوروپا و ئەمریکا و رووسیا و کە لە ژیانی دنیایاندا پێشکەوتون ڕەسوولی هەمویانە کە چوونەتە سەر مانگ و کە لە تەکنۆلۆژیا و ئەلکترۆنیات و لە زۆر شتدا پێشکەوتون و خوێندەوارن پێغەمبەری خوا ڕەسوولە بۆ ئەوانیش و نەک هەر بۆ سەردەمی خۆشی بەڵێ دێنە سەری و تا ڕۆژی قیامەتیش خی پەروەردگار فەرمووی وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین بۆ هەموو عالەمە کەواتە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بەڵێ فعلەن ئەگەر تەنها بۆ ئەو عشیرەتە قوڕەیشیە نەخوێندەوارە هاتپاکە لە دەورەی هەن ئەوە دەمانوت بەڵێ بەڵام خی پەروەردگار بۆ ئەوانی نەنار بەتەنها بەڵکو بۆ الناس إليكم جميع بۆ هەموو خەڵکی ناردووە کەواتە بینا لەسەر قسەکەی ئەوانەی کە ئەو ڕخنەیان گرت دەرکەوت کە ئیعجازەکە لێرەدا دەردەکەوێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیدعای ئەوەی نەکرد کە من بۆ ئێوەی قوڕەیش هاتووم کە نەخوێندەوارن فەرمووی بۆ هەر هەمووی وفعلا ڕیسالەی ئیسلام و پەیامی ئیسلام ئەمڕۆ لە ئەمریکا هەیە لە بەریتانیا هەیە لە رووسیا هەیە لە شەرق و غەرب لە باکوور و باشوور دینی ئیسلام هەیە کەسانێک کە ئیمانیان بە قورئان هەیە کە خوێندەواریشن و مسەقەفیشن و پرۆفیسۆریشن و تێگەیشتوشن کەواتە ئیعجازەکە دەرکەوت بۆ چونکە تەنها بۆ قەومێکی نەخوێندەواری هۆزەکی عەشایری قوڕەیش نەهات بوو خاڵی دووەمیان باست لەوە کرد کە عەرەب کتابێکیان بۆ کتابیان نەبوو و نەخوێندەواریان نەبوو نووسینیان نەبوو ئەوەیان وانە بۆ چونکە کۆمەڵێک شوعەرا
کە ئەدیب و شاعر لە سەردەمی پێغەمبەر پێش پێغەمبەر لە سەردەمی جاهلیەتدا هەبوون کە معلقاتی سەبعیان هەبوو، معلقاتی عشریان هەبوو. بۆچی ناونرا معلقات؟ چونکە نووسرا بوونەوە بە دیواری کەعبە هەڵواسرا بوون، نووسی بوویانەوە لە دیواری کەعبەش هەڵیان واسی بوون، کەواتە کەسانێک هەبوو کە خوێندەوار بوو و کتابیشیان هەبوو. ئەوە خاڵی دووەم. تەوەری سێمیان چونکە جوولەکە و گاورەکان کتابیان هەبووە، عەرەبەکانیش هیچیان نەبووە، پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئەو کتابەی بۆیە دانا بۆ ئەوەی لە مقابلی جوولەکە و گاور و دینەکانی تردا غەیری قوڕەیشەکان لە مقابلی ئەوان چی هەبێت؟ ئەوش کتابێکی هەبێت و تعبیر لە مەشاکلی ئەوان بکاتەوەکو لە تەوەری چوارەمدا ئیشارەت بۆ کرد ئاەتەکان تعبیر لە مەشاکلی کاتی خۆی دەکاتەوە. دەڵم کاتێک ئەو قسەیە ڕاستە، کاتێک ئەو قسەیە ڕاستە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دینێکی هێنابە بۆ قوڕەیش، واتە ئەوەی کە ئەو هێناوێتی وەڵامدانەوەی ڕەغبەت و ئارەزوو داواکاری عەشیرەتەکەی خۆی بووایە، نەک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکەم کەسانێک کە دەستی کرد بە کێشە لەگەڵیان قەومەکەی خۆی بوون، کەواتە ئەو بۆ ئەوە نەهات کتابێک بۆ عەرەب بێنێ یا کتابێک بۆ عەشیرەتی قوڕەیش بێنێت بۆ ئەوەی عەشیرەتەکەی ئەویش لە پاڵ یەهود و نەسارا لە بەرامبەر ئەواندا خاوەنی کتاب بن. نەخێر، ئەسڵەن ئەو کتابەی کە ئەو پێی هات ئەوە بوو بە ئیمتیحانێک بۆچێ بۆ قەومەکەی خۆشی، چونکە ئەوان ئیمانیان پێی نەهێنا. خاڵی ئەخیر کە ئیشارەتت پێی کرد پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئەو ئاەتانەی کە لە قورئاندا هێناویەتی ئایا تەنها تعبیر لە واقعی عشایری سەردەمی پێغەمبەر دەکاتەوە عەلەیهی سڵات وسەلام، یا ئاەتەکانی قورئان بریتین لە بەرنامەی ژیان منهەجی حیاتی ئینسان هەر لە سەردەمی پێغەمبەرەوە عەلەیهی سڵات وسەلام و تا ڕۆژی قیامەت؟ بێگومان ئەوەی دووەمیان ڕاستە، تایبەت نەبووە بە حکمێکی قەبەلی ئەو قورئانە هات پێ قانونێکی دانابێ بۆ عەشیرەتی قوڕەیش لەگەڵ ئەو جەوە بگونجێت و تەواو. ئەو قورئانێک کە خوای پەروەردگار بۆ پێغەمبەری نارد عەلەیهی سڵات وسەلام بۆ ئەمریکای ئەمڕۆ دەگونجێت، بۆ ئەمریکای 100 ساڵ پێش دوای ئێستا دەگونجێت، بۆ رووسیا دەگونجێت، بۆ من و تۆش دەگونجێت. بۆ خوای پەروەردگار لە قورئاندا پێمان دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقین. بۆ نمونە لەگەڵ ئەو کەسانە بن کە ڕاستگۆن. ئایا ئەوە تایبەتە بە قوڕەیش و بۆ سەردەمی ئەوان دەگونجێ بۆ ئێمە ناگونجێ ڕاستگۆ بین؟ خوای گەورە دەفەرمێت لە ئاەتی قورئاندا ولا تقربوا الزنا، زینا مەکەن، زینا فاحیشەیە، عرض و ناموس نامێنێ، نەسل نامێنێ. خوای پەروەردگار نەهی لێ کردوین دزی بکەین، خوای پەروەردگار نەهی لێ کردوین خیانەت بکەین. ئایا ئەو ئەمر و فەرمانانەی کە قورئان پێی کردوین تایبەتن یا تعبیر لە واقعی قوڕەیش دەداتەوە یا بریتیە لە مای بەختەوەری و خۆش گوزەرانی ئینسان و مرۆڤایەتی تا ڕۆژی قیامەت؟ بێگومان دووەمیانە. هەڵبەتە ئەوەش قسەی زۆری دەوێ، چونکە خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا پێمان دەفەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان. خوای گەورە ئەمری بەچی کردو لە قورئانەکەیدا؟ بە عەدل. عەدل تەنها بۆ قوڕەیشە یا ئێمەش پێویستمان بە عەدالەتە؟ پێویستمان پێیە. والإحسان چاکەکاری ئێمەش پێویستمان پێیە. وإيتاء ذي القربى لەگەڵ خزم و کەسوکارمان باش بین ئێمەش پێویستمان پێیە. ئەوە ئەمری بەشتی چاکە کردو عەدالەت. ئەی لە بەرامبەردا وينهى عن الفحشاء والمنكر. قورئان فاحشە و منکەری حرام کردووە، کەواتە ئەوەش تایبەت نییە بە سەردەمی ئەوان تا ڕۆژی قیامەت ئێمە ئیشمان بەو ئاەتانەیە و بە قورئانەیە. بەڵێ تۆتت ئەمە لەم زەمانەیە ینی کتاب هەبووە، کتاب دیارە لێرە مەبەست لە ئاەتەکە لە قورئاندا مەبەستی لە کتابێکی سەماویە، یعنی لە کام ئاەتە؟ يعني هو الذي بعث في الأميين رسولا. بەڵێ یعنی ئەوە پێغەمبەرێکیشمان نارد لە ناو نەتەوەیەکی نەخوێندەواردا. یعنی دیارە کە عەرەب کتێبێکی سەماوی نەبووە، پێغەمبەریشی نەبووە. دیارە ئەم ئاەتانی تریش هەمویان کە باس لە نەخوێندەواری دەکەن لە زەمەنی باڵێن عەسری جاهیلیە خەڵک هەر اعتیمادی لەسەر لەبەرکردن بووە، حەفظکردن بووە. یعنی بۆ نمونە هەر شاعیرەکانی سەردەمی جاهیلی شاعرەکانیان تا فترێکی زەمەنی زۆر درێژ اینجا نووسانەتەوە، کەواتە لە سینجی خەڵکدا حفظ بووینە و قورئانی پیرۆز هەر بە هەمان شێوە آیات بەینات فی صدور الذین أوتوا العلم. قورئانی پیرۆز هەر بە هەمان شێوە بەڵێ چەند ساڵێک دوای ئەوەی کە لە سەردەمی خەلیفەی ئەبوبەکر ڕەزای خوای لەسەر بێ بڕای لەسەردا و لە سەردەمی خەلیفەی عوسماندا بە تەواوی کرابێ کتێب و کۆکرایەوە. مەبەست لێرەدا لەم پرسیارەی کە زۆر جار لە کتێبەکانە باسی دەکەن ئەڵێن ئەم کتابە کە هاتووە مەبەست لێی بۆ نەتەوەیەش نەخوێندەوار بوو کە عەرەبە شمولی نەتەوەکانی تر ناکە و سەبارەت بەوەشی کە بەسی خاڵ بە خاڵ بەڵێ وەڵامت دەمەوە. ئەمە یعنی ئەمە بۆ قسە بوو لەسەر ئەوەی کە تۆ مەسەن باس کرد کە کتاب و نووسینیان هەبووە.
کتاب نووسینی عرب هەبووە بەڵێ ینی هەبووە وەک نووسینی زمانی عربی بەڵام مەبەست لێرەدا کتابێک نەبووە کە کتابێک سەماوی بێ و ئینجا زۆرینەی خەڵکی نەخوێندەوار بووە قورئانیش ناڵە هەبووە بەڵێ هیچ کێشە لەوەدا هەیە مەبەست لێرەدا ئەوەیە یعنی زۆرینەی نەتەوەی عرب نەخوێندەوار بووە سەبارەت بەوەشی کە تۆ مەسەرەن ئەڵێی مەسەن ئەمان ڕخنەگرەکان ئەڵێن ئەمە تەنها تعبیر لە ظروف و زەمن و کێشەکانی ئەو کاتی سەردەمی با بڵێن نەتەوەی عەرەبەکە تۆتت بۆ ئێستاش و بۆ هەموو دنیاشە گونجێ ئەمانەی کە ئەم نمونانەی تۆ هێناتێتەوە مەسەران ئەمە دزیکردنەوە ئەمە درۆکردنەوە ئەمە وەکو نمونە باسم کرد ئەمانە هەمویان یعنی لە ئاینەکانی تریش هەن و هەموو ئینسانێکی بێدینیش پێی وایە کەوا مەسەلەن دزیکردن شتێکی خراپە درۆکردن شتێکی خراپە یا حتا مەسەلەی زینای ئەمە شتێکی خراپە غیبەتە یا هەر سیفەتێکی تر کە ئەوڕۆ ئێمە لێرە پێمان شتێکی خراپە پێمان خراپە کەواتە قورئان شتێکی هێناوە کە لەگەڵ فیتڕەتی پاچی ئینسان دەگونجێت بڵێ خۆ قورئان بۆ نەهاتووە کە بڵێت تەوڕاتی پێشوو درۆیە ئینجیل درۆیە ئەوەی ئەوان گوتویانە باشە من دەڵام خراپە قورئان بۆ نەهاتووە قورئان بۆ هاتووە هەرچی شتی باشە لە ئینجیل لە تەوراتدا ماوە و لە فیتڕەتی پاچی ئینساندا هەیە قورئان تەواوی کات بۆمان پیغمبری خو علیه الصلاة والسلام دفرمه انما بعثت لاتمم مكارم الاخلاق من بو نێراوم بۆ ئەوەی لاتمم بۆی تەواوی کەم ئەو ڕەوش جوانیە تەواو کەم کە ڕەوشتی جوان ئشارەت بۆ هەندێک شت کرد کە نفسی ئینسانی پاک ئەو شتانەی پێ خراپە دەی قورئان بۆ هاتووە تەکیدی لێ بکاتەوە جەختی لەسەر بکات کە ئەو شتانە پاکن بیکەن ئەو شتانەش خراپ مەیکەن يحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث کەواتە ئێمە بۆ حاڵی بین قورئان وا پێویست بوو وا بێت کە شتێکی تازە بێنێت پێچەوانەی فیتڕەتی ئینسان بێ و پێچەوانەی تەورات و ئینجیلیش بێ نا هەرچی شتێک لە فیتڕەتی ئینساندا پاکە قورئان ئەمری پێکردووە و بەوە هاتووە هەر شتێکیش لە یەهودیەت و نەسڕانیەتدا هات پێ دیسان قورئان فەرمانی پێکردووە بۆ چونکە سەرچاوەی قورئان بریتیە لە هەمان سەرچاوەی تەورات و ئینجیلی حەقیقی پێش تەحریف و گۆڕانکاری و سەرچاوەی خەلقکردنی فیتڕەتە پاکەکەی من و تۆ ئەگەر وەک خۆمان مابین هەر ئەو سەرچاوەشە کە قورئانی ناردووە ئەلا له الخلق والأمر خەلق دروستکردن ئەو خوای کە من و تۆی دروست کردووە وای لێکردوون کە ئێمە دزیمان پێ ناشیرن بێ درۆمان پێ خراپ بێ هەر ئەویشە قورئانێکی ناردووە تەکید لەو فیتڕەتە پاکە دەکاتەوە درۆکردن حرامە دزیکردن حرامە خیانەتکردن غەشکردن زوڵمکردن ستەمکردن ئەو شتانە خراپە کەواتە ئەوە زیاتر تەکید لەوە دەخا کە ئەو کتابە سەماویەوە لەلایەن خواوە هاتووە نەک ئەوە خەلەلێک بێت و نقطەیەکی زەعف بێتەیدا بەڵام مەبەستیان لێرەدا ئەوەیە ینی باسکردنی ئەم جۆرە سیفەتانە وەکو ئاەتی قورئانی کە لەلایەن خودای گەورەوە هاتبێ بڵێن ئەمە ئینسانێکش ئەتوانێت ئەم جۆرە قسانە بکە بڵێن ئەم دزیە مەکە ئەمە مەکە دەڵێن لەکوێدا ینی مۆجزەبوونی کەسێک کە نەخوێندەوارە یان دەڵێ کەسێک نەخوێندەواریش ئەمڕۆ لە کۆنیشدا هەبووە کە زانیوەتی ئەم سیفەتانە سیفەتی خراپن باش ئایا کەسێک نەبوو لە سەردەمی پێغەمبەردا عەلەیهی السەڵاتو وەسەلام لەو هەموو شاعیرە گەورانە لەو هەموو بەناو ڕۆشن بیرانەی چونکە سووقی عوکاڵ و ئەسواقی تریان هەبوو کە تێیدا ئودەبائیان و ڕۆشن بیرەکانیان کۆ دەبوونەوە بەرهەمە هونەریەکانی خۆیان تێدا پەخش دەکرد و بڵاویان دەکردەوە ئایا کەسێک نەبوو لەوانە هەڵسێ تەحەدای پێغەمبەر بکە عەلەیهی السەڵاتو وەسەلام بڵێ ئەوەی کە تۆ هێناوتە منیش دەتوانم وەکو تۆ بێنم لە کاتێکیدا کە قورئان سێ جار تەحەدای کردن تەحەدای یەکەمیان ئەن یەئتوا بمثله مثلی ئەو قورئانە بێنن نەیانتوانی ئەو جا بعشر سور مفتريات بتوانن دە سوورەت بێنن نەیانتوانی ئەو جا بە یەک سوورەت وەکو قورئان تا ئەمڕۆی من و تۆ بیستمان یا بینیمان بڵێن هاها فلانە سوورەتە دانرا لە مقابلی سوورەتێکی قورئان نەخێر تەنها ئەوەی ئەبراهانە مثلا الفیل وما الفیل وما أدراك ما الفیل لە مقابلی سورة القارعة وما القارعة وما أدراك ما القارعة كخلق قالتي ليدي تجيش براكم كواتا يعني افتراضيات حل مشاكل ناكا من بلهم والله كسي يشتري باشا ديك دتوانا كوابونا يعني هنا أمره أواني كدلين إما روشن بيرين أواني كدلين قرآن للآن محمد يشين أخوين دوار عليه الصلاة والسلام باشا دي همان تحدى قرآن يعني ليدكين دلين فرموا بتوانا قرآنك دابنين ده سورة دابرين سورتك دابرين خلقنا عتم بيبكى نولا خوتان قناعة بخوتان بكن كفعلا أول مقابل قرآن بلى لبران بل أودا دياري مثلا ألقيك من لبيشتريش باس كرد يعني يستروي ك آية كسيك تواني وكو قرآني بيروز آياتك موسيقى كسيك ناتواني دياري مثلا سورتك شمان
سوورەتی حەفت یا سوورەتی خەلع یا ئەوانەشمان ینی هینکە نیشانی مامەستانی تریعینی بەڕێزدا بەڵام لە هەموو حاڵەتەکانە ئەڵێن ئەمە ماناکانی یا ئەوە تا وشەکانی یا ئەوتا دیێڕەکانی لێبە بەکارهاتن یا مەسەن ئەوەی وەکو ئەمەڕ و قەیس یعنی مەسەلەن دەنە ساعت وانشقت القمر دەڵێن ئەمە دێرە شعرێکی ئەو بۆ بە ئاەت لە قورئانی ئەوە وەڵامی ئەوە زۆر ئاسانە ئەڵێن ببوورە ئەوە ڕاز نییە بۆ چکە ئیمرۆ القەیس یەکێک بۆلانی کە باوەڕی بە قیامەت نەبووە چۆن دەڵێ دەنەت الساعة چۆن دەڵە قیامەت نزیک بووە ئیمرۆ القەیس شاعرێکی جاهلیە باوەڕی بە ڕۆژی قیامەت نەبوو کێشەی قورئان سەڵش بە هەماشەوە لێرە پرسیارەکەی من لێرەدا پرسیارەکەی من لێرە مەزعومەوە دروستکراوە پرسیارەکەی من لێرەدا هەندێک لە ڕخنەگریتر بە شێوەی تر وەڵامیانداوەتەوە مەسەڵەن بۆ نمونانەیەک لەوانە دکتۆر کامل نەزار یا ئازاد قەزاز یا ئەوە تا مەسەلەن معروف ڕەسافی لە کتێبی الشخصیة المحەمەدیەدا ئەڵێت کێشەکە لێرەدا ئەوەیە ئەڵێ بمثلیه یعنی وەکو ئەو بێ بزەڵت دەڵێ هیچ کتێبێک وەکو کتێبێکی تر نابێ ئللا ئەبێ ئستنساخی بکەیت ئەگەر ئەمە تەحەدا بێ و زۆر جار مەسەلەن ینی لە مناقەشەکردنی لە نێوان خەڵکیشدا مەسەلەن بۆ نمونە هەر ئەم کتێبە ئەڵێ من ئەم کتێبە دەم بە تۆ بەڵام تەحەدا دەکەم لە ئێستاشەوە هەتا ڕۆژی قیامەتیش کەسێ بتوانێت وەکەم کتێبە بنووسێ هەر کتێبێکی تر بێت بۆ نمونە هەر ئەم کتێبە مەسەڵەن ئەمەی دەڵێن کتێبێشە نووسراوێکی خۆتە بەڵام بەمەرجێک یەک دێڕ و یەک بوشەی نابێت لەو بچێ ئەگەر لەو چوو ئەواڵم تۆ لەوت وەرگرتووە باش لەوت دەرێناوە ئەگەر لەویش نەچوو لە کاتەیە تۆڵی وەکو ئەو نییە کەواتە یعنی نەنا ئەسڵەن ئەو کەسێک ئەو قسەی کردووە کامل نەجارە نازانم چێە ئەسڵەن لە کەلیمەی مثل نەگەیشتو هەر لێ حاڵی نەبووە چکە خوای پروردگار کە دەفەرمێ مثلی قورئان نافەرمێ کە خوای گەورە فەرمووی القارعة یەکێکی تریش بێ بڵێ منیش دەنووسم القارعة ئەگەر ئەوە بوو ئەوە دووبارەکردنەوەی قورئانە قورئانە یەکێکی تر دەدەنووسێتەوە وەکو خۆی دەڵێ مثلی قورئانەمێنە ئەو مثلیەت نییە ئەوە ئیستنساخی قورئانی پێدەوترێ مثلی قورئان ئەوەیە کە ئەو قورئان بە لەفظەکەیەوە بە معنایەکەیەوە بە دەلالاتیەوە بەو ئەحکامی کە لێی وەردەگیرێ بۆ لە یەک تاکە سوورەتدا ئەو سوورەتە چەند دەلالاتی ئیعجازی لوغەوی و بەلاغی و تەشریعی و عەقەدی تێدایە بە سوورەتێکمان بۆ بێنن هەمان چەند ئاەتێک بێ نەک نەفسی ئاەت بێ مثل مەبەستی ئەوە نییە یعنی مثلیەت لە چدا وەکو ئەو صفاتی چاچی تێدا بێت دەلالاتی ئیعجازی تێدا بێت کە خەڵکێک لە جانبی بەلاغی جانبی وتمان تەشریعی جانبی لوغەوی ئەو شتانەی تێدا بێت نمونە لەسەر ئەوە زیاتر بۆ ڕوونکەمەوە بۆ نمونە هەر سوورەتێکی قورئان تەماشا دەکەین هەر سوورەتێک بچووکترین سوورەتی قورئان کە بێنین کە تەماشای والعصر إن الإنسان لفي خسر إن الإنسان لفي خسر دەتوانیت کۆمەڵێک ئەحکام بەس لەو دوو ئاەتە دەربێنیت و دەریش هێنرا و عولەما باسی کردووە باشە لە مقابلدا دەمانەوێت سوورەتێک بێنن وەکو والعصر سێ ئاەتێک بێت کە چەند مانایەک بدا و ئیسیفادەی تێدا بێ و دوو کەسیش قەناعەت بکەن بڵێن فعلەن ئەوە شتێکی بەسوودە وەکو قورئانە دوو کەس ئەو کەسێک کە خۆی دەنووسێکی تریش لەگەڵی بڵێ قەناعەت و بشی هێڵنەوە بۆ تاریخ خەڵک بڵێ فعلەن قەناعەت بکە نە ئەو کەسە خۆی قەناعەتی بەو شتەیە کە دەینووسێت و نە کەسیش دەڵێ ڕاستت کرد کەواتە شتێکە تەنها فەڵەدیات و خەیاڵە بەڵام بۆ ئەوەی کە ڕوونی کێنەوە مەسەلەی مثلیت غەڵەت حاڵی بووە کابرا یعنی من دەڵێم فلانە کەس وێنەی نییە مثلی نییە یعنی چی مثلی نییە خۆ ناڵم نوسخەی تر وەکو ئەو نییە مەبەستم نوسخەی دووەم نییە مەبەستم وای ئەو صفاتە باشانەی کە لەو کەسەدا هەن کەسێک ترین وەکو ئەو صفاتە باشەی تێدا بێ مثلی نییە مثلیت یعنی چی یعنی لەو بچێت لە صفاتدا جا ئێمەش دەڵێن کوانێ لە واقعدا پێشانماندن نەک بڵێن ممکنە نایخوا واقع بین پێشانمان دەبڵێن ئەها ئەوە تا فلانە ئەوەش قورئانێکە فلانە کەس نووسیوێتی چەند سوورەتێکە دە سوورەتە دوو سوورەتە پێنجە پێشانمان هەیە تا ئێستا کوا دوو کەس ئیمانی پێهێنا بەو شتە بەڵام یعنی بەڵام بۆ یعنی وەڵامی ئەم جۆرە با بڵێن پرسیارانە هەم شاڵین خۆ لە ناو شعرەکانی زمانی با بڵێن پێغەمبەر درود و خوای لەسەر بێ هەبووە یا مەسەلەن ئەو شاعرانی سەردەمی جاهلیدا هەبووینە بەلاغەتیشان هەبووە و شعرەکانیان بەلاغەتیش دایەوە لە ئێستاشدا خەڵک با بڵێن ئەڵێن یعنی شاعری زۆر هەن کە بەلاغەتیش شارەزان و زمانیش شارەزان هەروەکو ئەو یعنی دەڵێن هیچ جیاوازێکی نابێنی یان ئەوە تا هەندێک جار باسی مەسەلەن لە هەندێک چیرۆکەکەم مەسەلەن چیرۆکی ئیبراهیمەوە ئەمە دڵ ئەمانە هەموویان یعنی کۆمەڵێک چیرۆکن باس لە واقعێک دەکەن کە لە تەوراتەوە
وەرگیراون یا لە ئینجیلە وەرگیراون پێش ئەو باس کراون دەڵێن یعنی ئەمە چیرۆکێکە و باس لە حیاتی کەسێک ئەڵێن ئەمە نەبەلاغەت و نا یعنی شتێش نابینین لێرە خەلەلێکی گەورە هەیە لەو کەسێکە ئەو قسەیە دەکات کە دەڵێ ئەمە لە تەورات یان لە ئینجیل وەرگیراوە ئەگەر تەشابوهێک و لە یەکچوونێک هەبێت لە جێڕانەوەی بەسەرهاتی نوح پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام بۆ نمونە یا بەسەرهاتی ئیبراهیم عەلەیهی سڵات وسەلام مەثەلاً بەسەرهاتی هەرێکێک لەوانە لە تەوراتدا یا لە ئینجیلدا باس کرابێ وە لە قورئانیشدا باس کرابێ ئایا ئەو مانای ئەوەیە کە قورئان لەوانی وەرگرتووە یا مانای ئەوەیە کە سەرچاوەی هەر هەمویان یەکێکە کە خوایە سەرچاوەکەیان یەکە مانای ئەوە نییە کە لە فڵانە کتابەوە وەرگیرابێ بۆ چونکە قورئانی پیرۆز کە تەماشایکەین قورئان فەضحی یەهود و نەسڕانی کردووە ئەوەی بە جوولەکە و گاوری دەکا قورئان ئەو هەموو ڕەخنەی کە لێیان دەگرێت ئەو هەموو عیبەی ئەوان کە کەشف دەکا ئەو هەموو خەلەل و نوقسانی ئەوان باز دەکا ئەو هەموو تەحریفاتی باسییان دەکا ئەگەر قورئان لە تەورات و ئینجیل وەرگیرابێ چۆن دەڵێ گۆمێک کە ئاوی لێ بخۆیەوە بەردی تێناخەی قورئان کە لەوان وەرگیرێ قسەیان پێ ناڵە بە یەهودیەت و نەسڕانیەت بەڵام بۆ شتەکە بە واضحتر نەڵێن کە سەرچاوەی تەوراتیش پێش گۆڕان ئینجیلیش پێش گۆڕان و سەرچاوی قورئانیش هەموو یەکێک کە خوای پەروەردگارە کەواتە ئەوە زیاتر بۆمان دەردەخا کە قورئانیش لە هەمان سەرچاوەوە هاتووە کە تەورات و ئینجیلی لێ هاتووە نەک وەڵا بڵێن کاکە ئەو بەڵگەیە لەسەر ئەوەی کە دیارە قورئان دەستکردی محەممەدە نەخێر ئەوە زۆر لێک دوورن یەکەمیان ڕاستە نەک دووەمیان ئەمما جانبی بەلاغی چی تێدایە جانبی بەلاغی ئەوە چەند حەڵقەیەکی دەوێت چیرۆکی هەر کام لەو پێغەمبەرانە عەلەیهیمۇ الصەلاة والسەلام کە لە قورئاندا باس کراوە حەز دەکەی یەک پێغەمبەریان هەڵدەبژێرین لە ئەڵلقەیەکدا باسی دەکەین ئەو جوانی بە ئیعجازی و بەلاغیانەی کە تێیدا معنەویانەی کە تێیدا دەری دەبڕین بزانە لە هیچ شوێنیشتر دەستت دەکەوێت تەورات بێنە و ئینجیلیش بێنە بزانە تێیدا بێگومان تێدانە بەس چۆن دەڵێ بۆچی تێدانی ئەی لەوانیشە باز نەکراوە بەڵام دوای یەک ناوبڕی کورد ئەگەڕێمە وڵاتە بیران و ئازانی خۆشەویست دوای ناوبڕش کورد و گەڕێنە وڵاتە